دەواشەکەم لە هەموو خەڵکی کەرکووک خاصەتەن کوردەکان ئەوەی زەمیر و وجدانی هەیە ئەوەی ئەخلاقی هەیە ئەبێ هەموو کوردێ بەیانی حازر بێ بە ژن و پیا و ئەختیار و لاو و دایکی شەهیدان و باوکی شەهیدان و ڕۆڵەی شەهیدان و گەلی کورد بەیانی هەمی حازر بێ سەعاتدا لە پارێزگا بۆ مافی محافظ هیچ کەسێ قومیەت بەکار نێنێ لە کورد بە عارە و نەتورکمان هەستێکمان دۆستی یەکین ئەمە بۆ پارێزگارە بۆ نەتەوەی نییە بۆ حزب نییە بۆ یەکلاییە داواکەم لە هەموو کەسێک ئەوەی نەیە بەیانی مافی نییە لەم شارە داواشەکەم لە هەموو کەرکووک بەیانی هەموو ئەمە دەبێت لە مامۆستایان داواکەم لە هەموو کرێکاران داواکەم لە دایکی شەهیدان باوکی شەهیدان داواکەم بەیانی گشتە حازر بن سەعاتێ بەیانی